بەناوی خوای گەورە و میهرەبان ئەمڕۆ لە 11مین ڕۆژ و 12مین شەوی هەڵمەتی گەڕان و پشکنی بە دوای دۆزینەوەی تەرمی ئەو سێ قوربانیەی کە بەداخەوە لە ڕووداوێکی هاتووە لە نێو ڕووباری گەلی عەلیبەگ کەوتنە نێو ڕووبار و بێسەر و شوێن مابوون. کاتژمێر 5 بۆ 5:30 ئێوارە لەلایەن دوو هاوڵاتی خۆبەخش بە ناوەکانی مامۆستا سوڵتان و کاک مامەر کە لە زۆربەی ڕووداوەکانی خنکان هاوکاری تیمەکانی ئێمەنە، خەڵکی ئاواییەکانی دۆڵی خەلام بیاون پەیوەندی کرا کە تیمێک لە نێو ڕووباریان بینیوە و پەیوەندیان بە تیمەکانیەوە کرد. دەست بەجێ تیمەکانمان بە سەرپەرشتی بەڕێز مقەدەمی پۆلیس کاروان میراودەلی گەیشتە شوێنی ڕووداوەکە، توانرا بە خێرایی تەرمەکە لە نێو ڕووبار دەربهێنرێت و دواتر لە ڕێگەی ئەمبوڵانسەوە ڕەوانەی پزیشکی دادی لە سۆران بکرێت و بەهۆی ئەوەی ئەو شوێنێک کە ئەم دوو بەڕێزە تەرمەکەیان لێ بینیوە بە نزیکەی 30 بۆ 35 کیلۆمەتر لە خوار شوێنی ڕووداوەکە بوو. بڕینی ئەم هەموو مەسافە زۆرەوە ئەم بەهۆی بەهێزی ئاوەکەوە شێوان لە تەرمەکە دروست ببوو، چەندین برین و شێوان لە تەرمەکە دروست ببوو، چونکە ئەم ڕووبارە ئاوەکەی زۆر بەهێزەوە پڕە لە پاشماوە و بەردی تیژ و بەردی گەورە واتەڵ و هەموو ئەوانە هۆکار بوون کە برین و شێوانی زۆر لە دەستەی ئەم خاتوونە بەڕێزە دروست بێتن. بەڵام خۆشبەختانە نەگەیشت بۆ حاڵەتی ئەوەی کە تەرمەکە نەناسرێتەوە. تەرمەکە ناسراوە کە تەرمی مینە عیسای تەمەن 17 ساڵان بوو، یەکێک بوو لەو سێ قوربانی لەنێو ئۆتۆمبیلەکە مابوون. بەم ئەنجامەش ئێمە ئێستا دوو تەرممان دۆزیوەتەوە، تەرمی سێم تەرمی ئادەم خوڕشیدی تەمەن 3 ساڵان ماوە. ئەو شوێنەی کە ئەمە چوین سەختە، یعنی ڕاستی پێمابی کەس نەچبوو کە چوین سەرەتا تەرمەکە زۆر لەناو لە دەرەوەی ئاوەکە نەبوو، لەوەی دڵنیابین چوومە نزیک ئەوجا کە تەماشام کرد دڵنیا بووم کە تەرمەکێ و تەرمی ئافرەتێک بوو. تەرمەکە پرسیما بوو بەس بڕک شێوا بوو، ڕاستی برینی هەبوو لە دەستەی. یەکسەر تیمەکانی بەرگری شارستانیم ئاگدار کردەوە بە زووترین کات گەیشتنەوێ، بەڕاستی دەستیان خۆشبی. تەرمەکەمان ڕەوانەی